بۆ نا بەپێ ئەکسپیرەنس و ئەو فڵدەی خۆم تاوام کردووە سیقەم بە خۆم هێلانەیە. سڵاوە لێ بێ CV برد بۆ چەند شوێن ئەمڕۆ؟ سلااو لە تۆش ئەمڕۆ هاتین بۆی تەقدیمی CV بکەین لە چەند شوێنێک من وەک خۆم بۆ 5 شوێنم برد. ئەمە لە پێیەتی؟ تقریبا لەو باشترە بچیت خۆت کۆمپانیا بە کۆمپانیا بگەڕی CV دانی ئەمە هەمووی کۆ کردێتەوە زۆر باشترە بەڕای من. دەسەورەکەی تەلەفۆنێ بۆ بکەنەوە؟ بۆ نا بەپێ ئەکسپیرەنس و ئەو فڵدەی خۆم تاوام کردووە سیقەم بە خۆم هێلانەیە. چۆ تاوا کردووە؟ زانکۆی کۆمار بەشی بزنس ئەدمنستریشن کارگێڕی کرد. باشە تۆ لە زانکۆیەشی ئەهلی خوێنوتە پارەی زۆریشان تیا سەرف کردووی ماڵەوە ئێستاش بە دوای کارە ئەگەڕێی کەی تاوا کرد؟ ئەم ساڵ تاوام کرد تقریبا 4 ساڵ و نیوە من ئەخوێنم. 4 ساڵ و نیوە خوێنی وەستا چاوەڕێ ئەگە ئیشەکە دەستکەوێ هیچ ئەمە لەبەوە هەیە کە شوێنێکی باش وەرەگرێ؟ بەڵێ هەم بە پێی ئەکسپیرەنسی خۆم و هەم بە ئەوەی کە جامعی کۆمارم تاوەکڕۆ زیاتر چانسی وەرگرتنمان هەستەکەم زیاترە لەبەرەوەی ئەهلیە. حەزەکەی شوێنێکە ئیشکەیت چ جۆرە ئیشێ بێ؟ لە فڵدەکە ینی بەشەکەی خۆما بۆ نمونە کارگێڕی کارە بۆ نمونە بەشی مارکێتینە لە سێڵینە لە HR ئەتر ئەوانە بەعام. حەزەکەی بووە مدیریش؟ ئای طبعا بزنسە خوێندبێ بێ هەوڵیەوەش بیت. چاوتان لەوێ ببن بە بەڕێوەبەر لە شوێنێکە ئەراڵە زۆر بەرزتریش. CEO باشە بەنیازی زیاتر پارە بە خوێندن بە یاخود دەستکەی بە ئیشکردن؟ وڵی بەتەمام ئیش بکەم جارێ ئەجە دوای دەستکەمەوە بە خوێندن ماستەر لە بوارەکەی خۆمە ئیشەڵڵا. دەچەنە گرنگە خوێندنەکە؟ بۆ شخصیان خۆم من زۆر بەلامەوە گرنگە هەیە ئەڵێ خوێندن ئەوەنە گرنگ نییە بتوانی خۆتی پێ دروستکەی بەڵام من بۆ شخصیان خۆم هەستەکەم ئەتوان بەپێی بە بۆنەی خوێندنەوە زۆر شت کەمانی زۆر خەونی خۆم بێنمەدی. ئەگەر لە بوارەکەی خۆتە کارە دەست ناکەوێت ئامادەی چ کارێکتر بکەیت؟ لە بوارەکەی خۆمان دەستم نەکەوێت بەپێی توانای خۆم و ئەو شتێکی ئەیزانم ئتر هەر شوێنە بێ ئەنی لە توانەکانی خۆم نزمتر نەبێ و بەرزتریش بێت باشتر.